هەمیشە گۆڵپارێزمان بینیوە نایەڵێ گۆڵی لێ تۆمار بکرێ، بەڵام هەندێک جار گۆڵپارێز ڕۆڵی هێرشبەرە بین و هەوڵ ئەدەن گۆڵیش تۆمارکەن، چل بچنە ناو یاریگاوە یاخود لە دوورۆ شوود ئاراستەی تیپی بەرامبەرکەن، وەکەوەی کە لە سەلار عەبدولواحید دەبینین لە یاریەکانە هەندێک جار گۆڵ تۆمارەکات. سەلار عەبدولواحید یەکێکە لە کچە گۆڵپارێزەکانی فوتساڵ لە شاری سلێمانی و چەند ساڵێکە لە هۆڵەکانی فوتساڵدا ئاستێکی سەرنجڕاکێش پیشانەدا. سەلار سەرەڕای پارێزگاریکردن لە تۆڕی گۆڵەکەی هەمیشە مەشق لەسەر تۆمارکردنی گۆڵ دەکات و گرنگی بەو لایەنەش ئەدات، بۆیە چەند جارێک لە کاتی یاریکردندا ئامانجەکەی پێکاوە و توانیوێتی گۆڵ لە گۆڵچی تیپی بەرامبەر تۆمارکە. سەلار لە ئێستادا خۆی ئامادە دەکات تا لە جامی عێراقدا کە بۆ یانی بیلادی یاری دەکات هاوشێوەی مەشقەکان گۆڵیش بۆ تیپەکەی تۆمارکات.